بەپی زانیاریەکانی پەیام لە پاڵاوگەکانی کەڵک و بازیان ڕۆژانە زیاتر لە 800,000 لیتر نەوتی سپی بەرهەم دێنرێت، بەڵام حکوومەتی هەرێم دەیکاتە بەنزینی فڕۆکە و بە نرخێکی گرانتر دەیفرۆشێتەوە و هاوڵاتیانیش لە چاوەڕوانی بەرمیلێک نەوتی سپی زستان بەڕێ دەکەن. گەڕانی ئەمان دامانەی ئەنجومەنی نوێنەران لە ناو پاڵاوگەکانی بازیان و کەڵک ئەو زانیاریانە ئاشکراکران کە حکوومەتی هەرێم ڕۆژانە 15,000 بەرمیل نەوتی خاو دەداتە پاڵاوگەی بازیان و 25,000 بەرمیلیش بە پاڵاوگەی کەڵک. لە بازیان ڕۆژانە 300,000 لیتر نەوتی سپی و لە کەڵکیش ڕۆژانە 500,000 لیتر نەوتی سپی بەرهەم دەهێنن. بە پێی بەڕێوەبەری کۆمپانیای قەیوان پاڵاوگەی بازیان بەکرێ بۆ حکوومەتی هەرێم کار دەکات و مشتەقاتی بەرهەمێنراوی نەوتی خاو ڕادەستی حکوومەت دەکاتەوە. نەوتی سپی ئێستا شەن ئینتاجەکرێت لە پاڵاوگەکەی ئەمە بۆ بڕێکی ئێستا تەزویدی پاڵاوگەی بازیان دەکرێت تەنها 300,000 لیتر ڕۆژانە توانای بەرهەمی پاڵاوگەی بازیانە بۆ نەوتی سپی. هەموو بەرهەمەکانی ئێمە حەزەکەم هەموو لە ئاگاداری ئەوە بن، ئێمە لە پاڵاوگەی بازیان خاوەنی نەوتی خاو بەرهەمە نەوتیەکان نین، ئێمە تەنها کرێی پاڵاوتن لە حکوومەتی هەرێم وەردەگرین بۆ لە بەرامبەر پاڵاوتنی هەر بەرمیلەکان. نەوتی خاو حکوومەتی هەرێم بۆمانە نێرێ، بڕەکەی چەندە چەندمان بۆ نێرێ، زیایی دەکەن کەمی دەکەن لە دەسەڵاتی ئێمەیان نییە، وە بەرهەمەکان چۆن دەفرۆشنەوە بە چی ئەفرۆشنەوە چی لێ دەکەن ئەوەش دەسەڵاتی ئێمە نییە. ئێمە بە فەرمانوەزاری حکوومەت نەوتی خاومان بۆ دێ بە فەرمانوەزاری حکوومەتیش نەوت و هەموو بەرهەمەکانی تر تەسلیمی خەڵک دەکەینەوە. پاڵاوگەی کەڵک سەر بە کۆمپانیای کار و پاڵاوگەی بازیان سەر بە کۆمپانیای قەیوان کە دوو لە پاڵاوگەی یاساییەکانی هەرێمن. باوتەی سەرۆکی لیژنەی نەوت و غازی ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکوومەتی هەرێم نەوتی سپی لە پاڵاوگەی کەڵک دەکاتە بەنزینی فڕۆکە و بە نرخێکی گرانتر دەیفرۆشێتەوە. ئەوە سەبارەت بە نەوتی سپی کە ئەگۆڕدرێ بۆ بەنزینی تەیارە ڕاستە، من نازام لێرەشتا پرسیارمان نەکردو ئایا لێرەش ئەیکەنیان نا ئەیکە نایەوە لێرەش ئەکرێ، بەڵام پێویستیاتی کوردستان ئەوەندە نییە کە پێویست ئێمەش بەڵام لە کەڵک ئەیکەن و لەوێ ئەفرۆشرێتەوە بە نرخێکی گرانتر بەنزینی تەیار ئەفرۆشێتەوە لەوەی نەوتی سپی خاو و تەکیدمان کردووە ئێمە گوتمان بەشێک لە نەوتی سپی دێ و داوامان لە حکوومەت کردووە و هەفتەی داهاتوو کۆبنەوەمان دەبێت لەگەڵ حکوومەت. داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکان کرد کە نەوتی سپی پرسیارمان کە بۆ نایدەنەوە پێویستە بڕێک نەوت بدەن، ئەوانی گوتیان لە دەسەڵاتی ئێمە نیە وەزارەتی سامانەکەن لە دەسەڵاتی ئەنجومەنی هەرێمە بۆ کاروباری نەوت و گاز. ئێمە بە نووسراوەکی ڕسمی وەکو کۆمیسیۆنی نەوت و وزە داوامان لە سەرۆکایەتی یا لە ئەنجومەنی نەوت و کاروباری ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و گاز کردووە کە بڕێکدا بکەن. ئێمە چاوەڕوانی وەڵامین. حکوومەت لە پێناو دینارێک زیاتر نەوتی سپی دەکاتە بەنزینی فڕۆکە و دەیفرۆشێتەوە. پارێزگاکانیش بۆ پەیداکردنی نەوت دەستیان لە حکوومەتی ناوەندپان کردووەتەوە. بەشێک لە هاوڵاتیانیش کە خەریکە زستان لە ژماردنی قەیرانەکان بەڕێ دەکەن دەپرسن ئاخۆم حکوومەتە بەم کۆڵە قەیرانەوە ئەیەوێت بۆ کوێ بفرێت و لەکوێدا بنیشێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.